بۆ ڕۆژانی پێش جەژن هەمومان نەزانین کە پێوترێت ڕۆژانی عەرەفە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان سەردانی بازاڕ و مۆڵ و شوێنە گشتیەکانەکەن بۆ کڕینی پێداویستی جەژن و بۆ جلوبەرگ و کڕینی جلوبەرگ و هەموو ئەو شتانە بێگومان لە بازاڕ و شوێنانە هێزە ئەمنیەکان هێزەکانی پۆلیس هێزەکانی ئاسایش هەروەها هێزەکانی لیوایەکی سلێمانی لەو شوێنانەیە حوزور و تەواجدێکی زیاتر ئەبێت زایدەن تیمەکانی بەرگری شارستانی هەروەها تیمەکانی تەندروستی گەڕۆک لەو شوێنانەیە حوزوریان نەبێت. جگە لەوە لیژنە هاوبەشەکانی قایم مقامێت و چاودێری بازرگانی کە دەستیان خۆش بێت تیمەکانیان سەردان و بەدواداچوونەکانیان زیاتر ئەکەن لەو شوێنانەیە بۆ مەبەستی بەدواداچوون بۆ لایانی تەندروستی و لایانی کوالیتی ئەو کاڵایانەی کە هەن لە بازاڕ هەروەها بۆ مەسەلەی بەدواداچوون بۆ مەسەلەی نرخ ئەوەی کە گوێبیستی بوون خۆشبەختان لایەن بەڕێوەبەری چاودێری بازرگانیەوە بەپێی ئەو ژمارە و داتانی کە لەبەردەستیاتی نرخی پێداویستی ئەسیاسیەکان لە ناو شاری سلێمانیە نرخەکەی دابەزیوە زیایی نەکردو و بێگومان لە ڕۆژانی داهاتووشە سەردان و بەدواداچوونەکانیان زیاترە بێت. هەم لەلایەن گەشتوگوزاری سلێمانی و لیژنە هاوبەشەکانی قایم مقامێت و کۆمەڵی چێشتخانە و میوانخانەکان و ئامادەکاری پێویست کراوە بۆ کردنەوەی چێشتخانە و ڕێستۆرانت و نانەواخانە و سەمونخانەکان بۆی لەو ڕۆژانەیە ئەو شوێنانە بەڕووی گەشتیاران و میوانان و هەروەها باقی خەڵکی شاری سلێمانیا کراوە بێت.